هەر سەبارەت بە ناجێگیری بازاڕەکانی ئاڵوگۆڕی دراو لە هەرێمی کوردستان و عێراقدا بە درێژایی ئەم ساڵیش و لە کۆتایی ساڵی ڕابردووش بەهای دینار بەرامبەر بە دۆلار جێگیر نەبووە، بەردەوام لە هەڵکشان و بەرزبوونەوەدا بووە، بە تایبەتی بەهای دۆلار لە بازاڕەکانی جیهاندا بەرز و نزمی زۆری پێوە دیارە و داکەوتنی بەهای دیناریش کاریگەری زۆری هەبووە لەسەر بازاڕەکانی جیهان. لەسەر ئەم بابەتە محەممەد حوسێن شارەزای ئابووری لە سلێمانیەوە لەگەڵمان دەبێت. بەڕێز محەممەد دەم کاتت باش، یعنی ئەم بازاڕە یاخود ئەم ناجێگیری بەهای دینار و دۆلار بەڕای تۆ تاکەی بەرداوام دەبێت؟ سپاس بۆ دەرفەتە. لە ڕاستیا ڕەنگە کەس نەبێ ئەمڕۆ لە عێراق و لە دنیاشا بتوانێت بە تەحدید جوابی ئەو پرسیارە باتۆ، چونکە ئەوەی ڕوون و ئاشکرایە ئەوەیە کە بانکی ناوەندی عێراق نایەوێ ئەم ناجێگیریە بەردەوام بێ، لایەنی فەرمی دەسەڵاتی حکوومەتی عێراق هەر ئەمەی ناوێ و بەشی هەرە زۆری ئەو کاسبکار و بازرگانانەشی لە بازاڕەکانە ئیشەکەن مرتاحین بەم ناجێگیریە هەیە، بەڵام سرە ڕایویست و ئارەزووی هەموو ئەم لایەنانە ناجێگیریەکە هەر بەردەوامە. ئەمە شەگەڕێتەوە بۆی کە خەلەلێک هەیە لە سێکتەری بانکی عێراقا، خەلەلێک هەیە لە سیستەمی خستنە ڕووی دراوە بۆ بازاڕەکانی عێراق. لە نەتیجەی ئەم خەلەلە لایەنی عێراقی، بانکی ناوەندی عێراقی ناتوانێت زمانی ئەوە بکا کە وەکو جاران دۆلار بخاتە بازاڕۆ و هاوکات ڕێگریش بکە لەوەی کە دۆلارەکانی بگاتە دەست و حساباتی بە حساب بانکی ئەو کەس و لایەنانەی کە سزا دراون لەلایەن خەزانەی ئەمریکیەوە. ئەمەش وای کردووە لە نەتیجە بڕێکی زۆری ئەو خەڵکو لایەنانەی کە پێشتر پشتیان بە حواڵەی بانکیە بەست ئێستا هاتوون بۆ بازاری ڕەشی دراوەکانیان، با بڵێن ئەو بازاری ئاڵوگۆڕی دراوە نافەرمی کە لە شارەکانە هەیە بۆی دۆلاریان دەستکەوێ. ئەمە زەختێکی دروست کردووە لەسەر ئەم بازاڕە و لە نەتیجە خواست بۆ دۆلاری کاش زۆر زیاترە لەو خستنە ڕۆی کە هەیە. هەر بۆیە ئەبینین کە هەمیشە فەرقێکەیە لە بینی نرخی فەرمی دۆلار کە 146,000 بۆ هەر گڵایەکی 100 دۆلاری لەگەڵ نرخی بازارە کە ئێستا نزیکەی 155,000. تا ئەو کاتەی لایەنی فەرمی و حکوومەتی عێراقی ئەتوانن ئەم کەلێنە ئەم کێشە تەکنیکە چارەسەر بکەن، ئەم کێشە ڕەنگە بەردەوام بێ، خراپتر ببێت، تۆزی هێورتر ببێتەوە تا ئەم چارەسەر نەکرێ ئەو کێشە بەردەوام. بەڵێ کاک محەممەد لەبارەی سیاسەتی دراوە هەم لە عێراق و ئەم لە هەرێمی کوردستان بەو شێوێت جێگیر نییە کەوا لە هاوڵاتیان بکات دۆلارەکانیان لە بانکەکاندا هەڵبگرن. ئەمە کێشەیە کە بە درێژایی چەندین ساڵی ڕابردوو هەمامە، بەڵام بەهۆی ئەم بازارێک کە ئێستا دروست بۆ داکەوتنی بەهای دینار بەرامبەر بە دۆلار وا لە هاوڵاتیان دەکات کە دۆلار کەمتر بخەنە بازاڕەوە، ینی ترسیان هەیە لەوەی. ئەمە چۆن کۆنتترۆل بکرێت؟ ئەزانی کە تۆ گرفتێک دروست بوو متمانەی خەڵکی بە بازار و بە حکوومەت و بە بانکەکان کەم کردو، تۆ ناتوانانی ئەم هەموو خەڵکە کۆنتترۆل بکەی، متمانەی ئەویان لا دروست بکەی کە نێن بەپەلە بە دینارەکانیان دۆلار بکڕن بۆ ئەوەی مستەقبەلی ئابووری خۆیان زەمان بکەن. لە نەتیجەی ئەو مشکلەی کە دروست بووە متمانە کەم بۆ تۆ بە بانکی ناوەندی عێراق، متمانە کەم بۆ تۆ بە دەسەڵاتی فەرمی دام و دەستگاکانی عێراق بەوەی کە ئەم کێشە چارەسەر بکەن. هەر بۆیە بینی خەڵکێک هەیە ئەسڵەن پێویستی بە دۆلار نییە لە ئەمڕۆ، ئەچێ بە پەلە بە دینارەکانی دۆلارە کڕێت. لە نەتیجەی ئەمەشە کەلێنی خواست و خستنە ڕوو دروست بووە. وەکوتم تا خواست زیاتر بێ لەو بڕێی ئەخرێتە ڕوو لە دۆلاری کاش، نرخی دۆلار هەمیشە نرخی بازاری زیاترە لە نرخە فەرمیەکە. لە چەند حاڵەتێکا لە 15 ساڵی ڕابردووە ئەمە ڕوویداوە، بۆ نمونە لە سەردەمی شەڕی داعش ڕوویدا، ئەو کاتەی نەوت لە 2015 زۆردا بەزیە هەم ڕوویدا. لەو کاتانەی کە متمانە کەمە بێتەوە بە سەقامگیری ئابووری کۆی گشتی دەوڵەتی عێراق ئەم جۆرە کێشانە ڕووەدا و بەشێکیشی علاقەی بەوە هەیە لە یادەوەری دەستە جەمعی خەڵکی عێراق و کوردستانیشە ئەزمموی تاڵ هەیە، خەڵکێکی زۆر هەیە ئەو دۆخی هەڵاوسانی زۆر زیاد لە حەدیان بینیوە لە ساڵانی ڕابردووە. ئەزمموی تاڵیان هەیە بەوەی کە چۆن بەهۆی قەیرانێکی سیاسیوە یا قەیرانێکی ئەمنیوە لێک ناکاتە نرخی دۆلار فڕیوە یا بەهای دیناری عێراق بە شێوەیەکی چاوەڕوان نەکراودا بەزیوە ئەوانیش زیانیان پێگەیشتوە. بۆیە هەموو ئەم ئەزممونە تاڵا لەگەڵ ئەو کەلێن و بۆشایی لە سەکتەری بانکی عێراقا هەیە وای کردووە پێکەوە
کێشەکە هەر بمێنێتەوە سەرڕای ئەوەی ویستێکی بەهێز هەیە لەلایەن دەسڵاتدارانی عێراق و لەلایەن بانکی ناوەندی عێراق بۆەوەی کە ئەم کێشە چارەسەر بکرێ بەڵام ئەوەی کە ئەوان ویستیان هەیە بیکەن و ئەوەی کە ئەوان ئەیانەوێ بیکەن تا حدێک جیاوازە لەوەی دەتوانن بیکەن باشکات محەممەد تۆوەکو شارەزایکی ئابووری ئەم بازارێک کە ئێستا دروست بووە لە ئەنجامی کەمی بڕی دۆلارە یاخود داکەوتنی بەهای دینارە کەوای لە بازار کردووە ڕۆژ بە ڕۆژانی بەهای دینار زیاتر دابەزێت. لە ڕاستیا هیچ سەبەبێکی دارایی و ئابووری نییە بۆی لەم کاتا بە بەهای دینار دابەزێ بەعکسۆ لە مێژووی عێراقا هەرگیز بانکی ناوەندی عێراق بەقەدەر ئەمڕۆ یەدەکی دراوە بیانیەکانی نەبووە. ئێستا بانکی ناوەندی و دەوڵەتی عێراق شۆ پێکەوە نزیکەی 100 ملیار دۆلار یەدەکی دراوە بیانیەکانیان هەیە. خۆی ئەمە بەهای دینار تەحدید دەکات بە پێی قووەتی ئەم یەدەکی دراوە بیانیانە تۆ ئەتوانی بەهای دینار بەرزکەیتۆ یا ڕای بگری وەک ئەوەی کە هەیە بۆیە هیچ سەبەبێکی ئابووری و دارایی نییە بۆ ئەوەی ئەساسەن بەهای دینار دابەزیێت لەم کاتا کە دابەزیوە هۆکارەکەی ئەوەیە ئیدارەی ئەمریکا با بڵێن یاخود خەزانەی ئەمریکی داوایان کردووە لەلایەنی عێراقی بە جۆرێ بازاڕی ئاڵوگۆڕی دراوە بیانیەکان ڕێک بخاتەوە کە نهێڵێت دۆلار بگاتە دەست ئەو وڵات و گروپ و هێزولایەنانەی کە سزا دراون لەلایەن خەزانەی ئەمریکیەوە. بەڕێزگانان و هاوردەکارانی ناچار کردووە. بڵێ بەڕێز محەممەد ئێستا بەڵێکی زۆر دینار هەیە یعنی وەکو باسی دەکەی کە بانکی ناوەندی بەڵێ بانکی ناوەندی عێراق بەرزترین ئاستی یەدەجی درایی بیانی هەیە کە نزیکە لە 100 ملیار دۆلار ینی بۆچی ناتوانێت ڕۆژانە وەکو مانگەکانی ڕابردوو ملیارێک دۆلار هەفتانە بخاتە بازارەوە ینی بۆچی ناتوانێت کۆنتترۆلی بازار بکات. ئێستا منە میز باسی ئەوە بکەم ئەساسەن کە ناتوانێت لەبەر ئەوەیە کێشەیەکی تەکنیکی هەیە نەک کێشەی ئابووری و دارایی و سیاسی و ئەو شتانە کێشە تەکنیکەکەش ئەوەیە سێکتەری بانکی لە عێراقا زۆر دواکەوتووە هەر لەبەر ئەمەش خەڵکی عێراق پشت بە بازاڕی کاش و بازاڕی ئاڵوگۆڕی دراوی نافەرمیە بەسێ خەزانەی ئەمریکی و ئیدارەی ئەمریکی داوایان کردووە لەلایەنی عێراقی ئالیەتێک بگرێتە بەر بۆ ئەوەی کە نهێڵێت ئەو دۆلارانەی ئەیخاتە بازاڕۆ بگاتە گیرفان و حساب بانکی ئەو وڵات و هێز و لایەن و گروپانەی کە سزا دراون لەلایەن خەزانەی ئەمریکیەوە لایەنی عێراقیش بۆی ئەمە بکات ناچار بووە بڕی ئەو کاشەی ئەیخاتە بازاڕی نافەرمی ئاڵوگۆڕی دراوە وەک ئەوەی کە ئاڵێن بازاڕی بۆرسە و دۆلارەکە و ئەوانە لە شارەکانە هەیە کەمی بکاتەوە چونکە بە تەسەوری ئەوان ئەوەی ئەیخەنە بازاڕۆ بەسە بۆی پێداویستی ناوخۆ دابین بکە بەڵام سەرڕای ئەمە هەر هێشتا داواکاریەکی زیاتر هەیە لەم بازاڕە بۆ دۆلاری کاش خەڵک ئەو ترێف لە فلان وڵاتەوە خەڵکی دۆلارە کڕێ لەلایەن فلان گروپ و خەڵک تەرخان کراوە بۆی دۆلاری کاشیان بۆ بکڕێ ڕەنگە ئەمە ڕاست بێ ڕەنگە ڕاستیش نەبێ ئەمەی سە هیچ بەڵگە و با بڵێن دەیتایەکی وامان لە بەردەستانیە ئەمە بسەلمێنێ یاخود نەیسەلمێنێ بەڵام لە نەتیجا کێشەکە تەکنیکیە علاقەی بە هەژاری و دواکەوتوی سێکتەری بانکی و ئابووری عێراقۆ هەیە کە ئابووریەکی تەواو پشت بە کاش بەستووە و بڕێکی زۆری ئەو پارە و دراوی لە بازاڕەکانە ئاڵوگۆڕی پێکرێ بە شێوەیەکی نافەرمی لە دەرەوەی سێکتەری بانکی ئاڵوگۆڕی پێکرێ ئەمەش وای کردووە کێشەکە چارەسەر نەکرێ ئەگەرچی هەم توانای دارایی هەیە بۆ چارەسەرکردنی و هەم ویستێکی سیاسی بەهێزیش هەیە بۆ چارەسەرکردنی. بڵێ بەڕێز محەممەد حوسێن شارەزای ئابووری سوپاس کە لە سلێمانیەوە لەگەڵمان زۆر سوپاس.